ڕۆژی بڕیارەکە دووبارە دواخرا. سەبارەت بە بابەتێک پاڵپشتی ئیرلەندای باکوور هێشتا جێی نیگەرانی فراوان و زۆرە. دەرەنجامی ئەوە ئەگەر بێت و بەردەوام بین سبەینە دەنگدان ئەنجام بدەین ئەوە سەوداکە بە جیاوازیەکی زۆر ڕەت دەکرێتەوە. ئەو دەرەنجامە دەیتوانی ئاکامی کوشێندا بۆ بەڕێوەبەراتی تیریسامەی هەبێت. ئەمە لە جیاتی ئەوە ئەو دەگەڕێتەوە بڕۆکسل لەو هەفتەیەدا تا هەوڵی بەدەستێنانی دڵنیابوونەوەی زیاتر لە یەکێتی ئەوروپا بکات بە پاڵپشتی ئێرلەندا. ئەو بەندە یاساییە لە سەوداکەدا کە دەتوانێت بەریتانیا بە وابەستەی بهێڵێتەوە لە ڕێنمایەکانی یەکێتی ئەوروپا ئەگەر دوولایەنەکە نەتوانن لەسەر سەودایەکی بازرگانی ڕێک بکەون بۆ داهاتوو. هەروەها دەبێت خۆیان بە دوور بگرن لەو سنوورە سەختەی باکووری ئێرلەندا، بەڵام ئەوەش هێڵێکی سوورە بۆ زۆربەی یاسادانەرانی بەریتانیا. لەگەڵ ئەوەشدا ئەوروپا دەڵێت دانوستانەکان کۆتاییان پێهاتووە. ڕێکەوتنی کشانەوەکە بە بەشداری و پاڵپشتیکردنی ئێرلەندا تاکە ڕێکەوتنەکە لەسەر مێزی دانوستانە لەلایەن 28 وڵاتەوە پشتگیری دەکرێت و شیانی نییە کە هیچ لایەنێک دەرگای ڕێکەوتنەکە دووبارە بکاتەوە. پاوانی ئینستەرلینی بەریتانی ڕۆژی دووشەممە دابەزیە هەرە نزمترین بەهای لە 20 مانگدا. وا پێشبینی دەکرێت ئەو گوشارەی بازار ئەووا لە ئەندامانی پەرلەمان بکات دووبارە بیر بکەنەوە و پشتیوانی لە بڕیارەکەی تێرەسامەی بکەن و هەندێکی تریش گومانیان لەوە هەیە. وابزانم لێکدانەوەی جیاواز بۆ ئەو پرسە تا دێر ڕوو لە زیادبوونە کە لە ڕاستیدا ئەوەیە دەبێت نرخیەوە بدرێ بۆ نمونە وەک نرخی پاوەنی بەریتانی. دادگای دادوەری ئەوروپا وا پێدەچوو کە ڕێگەیەک بۆ دەربازبوون پێشکەش بکات. ڕۆژی دووشەممە گوتی کە بەریتانیا دەتوانێت پاشگەز بێتەوە لە بڕیارەکەی خۆی بۆ جیابوونەوەی لە یەکێتی ئەوروپا بەبێ وەرگرتنی ڕەزامەندی ئەندامانی یەکێتی ئەوروپا. کەواتە ئایا بەریتانیا لەسەر بەندی دەرچوون لە یەکێتی ئەوروپا پاشگەز دەبێتەوە؟ ئەگەر ئەو کێشەیە لە پەرلەماندا هەبێت و هیچ ڕێگەیەک نەبێ بۆ دەرچوون لێی وا پێدەچێت زۆرینەیەک لە پەرلەمان هەبن داوای خولی دووەمی ڕفراندۆم بکەن. بەڵام تیریسامەی ئەو بانگەشانە ڕەت دەکاتەوە سەبارەت بە ڕاپرسیەکی تر. نایارانی دەڵێن ئەمە دووبەرەکی لە وڵاتدا قوڵتر دەکاتەوە. لە ڕاستی داوەها دەرناکەوێت کە هیچ ڕێگەیەک بۆ دەربازبوون هەبێت لە کۆمەڵگەیەکدا کە تا دێت دابەشبوون لە نێوان مانەوە و دەرچووندا زیاد دەکات و بوونەتە فۆرمێکی نوێ لە ناسنامەی سیاسی و کۆمەڵایەتی. یاسادانەران دژی ئەو بڕیارەی ئێسان و دەڵێن پێویستە تیریسامەی بە گۆڕانکاریەوە بگەڕێتەوە لە بڕۆکسل سەبارەت بە پاڵپشتی ئێرلەندا یاخود ڕوبەڕووی شکست دەبێتەوە کاتێک دەنگدانەکە بەڕێوە دەچێت کە دواوادە 21 مانگیەکە. ئەوەش ئەگەرەکانی بەریتانیا بەرز دەکاتەوە لە کەوتن لە دەرەوەی هیچ سەودایەک، هەروەها تێکچوونی گەورە لە ئابووریدا. دوای 2 ساڵ و نیو ڕاپرسی جیابوونەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا، سیاسەتمەدارانی بەریتانیا بۆیان دەرکەوت کە هیچ نزیبوونەوەیەک نییە لە گەیشتن بەو سەودایی کە چۆن وڵاتەکەیان لە یەکێتی ئەوروپا دەردەچێت و خەڵکی بەریتانیا لە ئێستادا لە هەموو کات زیاتر دابەشبوونیان پێوە دیارە.